نا ڕێکەوتنی 50 ساڵەی ئێمە لەگەڵ تورکیا و نە ڕێکەوتنی ئێمە پاش دانانی بەرپرسانی هەرێم با گرێبەستە نهێنیە 50 ساڵەکەیان لە بواری نەوتدا لەگەڵ تورکیا چاودێران و پسپۆڕان باز لە مەترسیە گەورەکانی لە ڕوویابووری و سیاسیەوە بۆ قەوارەی هەرێم و هاوڵاتیانی کوردستان دەکەن. چاودێرێکی سیاسی دەڵێت تا ئێستا خێروبێری ئەم گرێبەستە ئاشکرا نییە و تەنانەت پەرلەمان جاگاداری ناوەڕۆکەکەی نییە. کەواتە جگە لە سوودمەندبوونی کۆمەڵێک بەرپرس هیچ سوودێکی بۆ هاوڵاتیان نییە. بگرە ڕەنگە زیانە خراپەکانی لە داهاتوودا دەربکەوێت. زانی مەترسیەکانی ئەمە زۆر ئاشکرایە. مەترسی گەورەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردو بەوەی هەرێمی کوردستان تەسلیمی تورکیا کراوە. تورکیا بە ئارەزوی خۆی سوپاکەی تەراتێنەکا و ئەم حکوومەتە ڕێگای پێداوە بێ و بڕوە. دوجاریش وەکووتمان داهاتی زۆری ئەم هەرێمە. باشە هەرێمێک بە نەوتی ناوخۆ بە بۆری نزیکەی ملیۆنە بەرمیل لە نێرەتە دەرەوە بەڵام ناتوانێت بە 2 مانگیش موچەیەک دابین کە نیو موچەشی پێ دابین ناکرێت. دەرەنجام کام داهاتە بۆ کوێچێ. یعنی من پێم وایە ئەم گرێبەستەوای کردووە سامانی ئەم هەرێمە هەمووی بەشی هەرە زۆری بۆ تورکیا بڕوا و بەشەکەی تریشی بۆ بەرپرسانی هەرێمەوانەی گرێبەستەکان کردووە و دوجاریش تورکیا لەو ڕۆوە دەتوانین بڵێن دەسەڵاتێکی هەژمونێکی زۆرتری سیاسی بەسەر هەرێمەکە هەیە کە هەرێمی ناچار کردووە لە بڕیاری ئەوان دەرنەچ. ئەوە من بە مەترسی گەورەیە بینم لەسەر ژیانی خەڵکو و دەسەڵاتی هەرێمی کوردستان. بەهۆی ئەوەی هەرێم بەشێکە لە عێراق و ڕێکەوتنەکە بەبێ ئاگاداری بەغدا ئەنجام درراوە. عێراق دەتوانێت لە یەکێک لە دادگا تایبەتمەندیەکانی ئەوروپا هەڵی بوەشێنێتەوە و تورکیا بچێتە ژێرباری زیانەکانی ڕێکەوتنەکەوە. لە حاڵەتێکدا ئەوە ڕوو بدات چاوەڕوان دەکرێت تورکیا لە هەرێم خۆش نەبێت و تۆڵەی خۆی بکاتەوە. سەبارەت بە فرۆشتنی نەوتی هەرێم لەگەڵ لە ڕێگای تورکیاوە بەبێ عێراق با بڵێن دوو داوای یاسایی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر تورکیا تۆمار کردو. لەسەر هەرێمی کوردستان لە دادگای ئیتیحادی لە بەغدا، لەسەر تورکیا لە دادگای پاریس. خەبیری دەولی قانون دەولی باس لەوە دەکەن ئەگەر عێراق ئەم کەیسە بجوڵێنێ دادگاکە دەباتەوە، داواکە دەباتەوە. بۆیە لەوانەیە ئەمە ئەگەر بجوڵێندرێ گرفت بۆ نەوتی هەرێمی کوردستانیش دروست بکە. لەبەرەوەی عێراق داوای 26 میلیارد دلار قەرەبوو لە تورکیا دەکا. ممکنە لە داهاتوودا ببێتە وەرەقەی دانوستان لە نێوان عێراق و تورکیا و ئەو کاتە لەوانەیە ئێمە تێدا زەرەرمەند ببین. بۆیە باشترین ڕێگە چارە ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان بە شەفافی هەموو گرێبەستەکانی نەوت بەرێ و لەگەڵ بەغدا و بە ئاشکرا باس لە التیزاماتی سەر حکومەتی هەرێم بکە بەرامبەر شەریکاتی نەوت، بەرامبەر تورکیا، بەرامبەر ئەم گرێبەستانە چۆن کراون. لەوەتەی دەسەڵاتدارانی کورد هەرێمی کوردستان بەڕێوە دەبن لە هەوڵی ژێربەژێر فرۆشتنی سامانی ژێرزەویدا بوون و کارێکیان نەکردووە خەڵکی لە ژێر سای دەسەڵاتیان بە ئاسوودەیی پشوویەک بدات. سەرۆکی حکومەت لە نزیکی جەژنی قوربان ڕایگەیاند هەرێم 28 میلیارد دلار قەرزارە و سەرۆکی هەرێمیش نەی شاردەوە هەرێم گرێبەستێکی 50 ساڵی لەگەڵ تورکیادا هەیە لە بواری نەوتدا. هەموو ئەوانەش دوجار داوێنی خەڵکی دەگرێت و باجەکەی خەڵکی موچەخۆر دەبێت بیدات.